بەڵێ زۆر سپاس بە دەنگی 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 5 سێ پیشنیار هەیە. پیشنیاری یەکەم مادەکە وەکو خۆی تەنیا بڕگەی یەکەمی بەم شێوەیە لێ بکرێت. بەڕێوەبەراتی گشتی لە ماوەی 15 ڕۆژدا لە ڕێککەوتی گەیشتنی بڕیاری وەزیر ئەنجامی لێکۆڵینەوە و ڕاستپاردەکانی ئاراستەی وەزیر دەکات داوای گوێبیستنی وتەکانی لایەنەکانی لێکۆڵینەوە و هەڵسانگاندنی بەڵگەنامەکان وە کۆی زانیاریەکان تایبەت بە دۆسیەکە. پیشنیاری دووەم مادەکە وەکو خۆی تەنیا خاڵی یەکی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت. یەک دەست بە لێکۆڵینەوە سەرەتاییەکان سەبارەت بە پیادەکری زیانبەخش زیانە لێکەوتوەکان و پەیوەندی هۆکاری لە نێواندا دەکات بە ئامادەبوونی داواکاری گشتی. پیشنیاری سێیەم وەکو خۆی مادە 5 یەکەم بەڕێوەبەراتی گشتی لە ماوەی 7 ڕۆژدا لە ڕێکەوتی بڕیاری وەزیر بە دەستپێکردنی لێکۆڵینەوە ئەم ئەرکانەی خوارەوە جێبەجێ دەکات. یەک دەست بە لێکۆڵینەوەی سەرەتاییەکان سەبارەت بە پیادەکری زیانبەخش زیانە لێکەوتوەکانی و پەیوەندی هۆکاری لە نێواندا دەکات. دووەم دەرفەت دەرەخسێنێت بۆ لایەنە پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەیەکی وەلایەنی بەشداربووەکان بۆ پێشکەشکردنی هەر بەڵگەنامەیەک وە زانیاریەک گوێبیستنی وتەکانی وە گفتوگۆکردن دەربارەیان و بینینی ئەو زانیارە و بەڵگەنامانە کە پێویستن بە لێکۆڵینەوەکان ئەگەری نهێنی نەبن. سێەم لە دروستی و وردی زانیاری و بەڵگەنامەی پێشکەشکراو بۆ سەلماندنی پیادەکردنی زیانبەخش و زیانە لێکەوتوەکانی دەکۆڵێتەوە و بۆ ئەم مەبەستە دەتوانێت داوای هەر زانیارێکی تر لەلایەن پەیوەندیدارەکان لێکۆڵینەوەکە وەلایەنی بەشداربووەکان بکات. چوارەم ئەنجامی لێکۆڵینەوە سەرەتاییەکان و ڕاستپاردەکانی لە ماوەیەکدا کە لە 15 ڕۆژ زیاتر نەبێت لە ڕێکەوتی دەستپێکردنی لێکۆڵینەوە و ئاراستەی وەزیر دەکات. دووەم یەک وەزیر لە ژێر ڕۆشنایی ئەنجامەکانی لێکۆڵینەوەی سەرەتایی و ڕاستپاردەکانی بەڕێوەبەراتی گشتی ئەو زانیارە بەردەستە لە ماوەی 15 ڕۆژە بڕیاری یەکلایی دەدات. دووەم وەزیر دەتوانێت داوا لە هەر لایەنێکی پەیوەندیدار بکات چ گشتی بێت یان تایبەت بۆ ئەوەی هەر زانیارێکی پێویست بە بابەتی لێکۆڵینەوە بخنە بەردەست دەبێت ئەو لایەنانەش پابەندی پێشکەشکردنی بن. باس بەڕێزان بۆ مادەی 5 سێ پێشنیارمان هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە دوو کەس، هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووهەمە یەک کەس، هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە وەک خۆی. فەقیرە بژاری نەکەیە سپاس بە دەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ کاک شێخ زاهیر نقطەی نظامیە؟ بەڵێ فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕاستی من تێبینێکم هەیە پێویستە راپۆرتی کۆتایی پێش بینە جەلسە لە ناو سندوقی ئەندامان دابدرێ لۆ ئەندامەکان بزانن کە چ پێشنیارێکیان کردێ لە جەلسەی خوێندنەوەی دووەم. بەڵێ زۆر سپاس بە سەگەر بەڕێستان سەیری ئەو مادەیە بکەی کە لە ناو پەیڕەو هەیە ئەڵێ ئەندامی پەرلەمان خۆی توانێت داوا بکە بۆ ئەوەی کە بیدرێتێ. یعنی بەڕێستان نەتوانن ڕۆژی پێشتر داواکەن بەیانی زوو کە دێن داواکەن. پەیڕەو با بڵین کاروباری پەرلەمانی ئیلزام نەکردەوە بەوەی کە راپۆرتی سێم بخەنە ناو سندوقەوە. ئەگینا حازرە هەر بەڕێزێک داوای کە ئەتوانێت لێمانی وەرگێ. مادەی 6 فەرموون خەدیجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 4 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنها
لە برگە یەکەمدا دەستەواژەی بەڕێبەتی گشتی بکرێتە لیژنەی لێکولینەوە. پێشنیاری دوام وەک خۆی تەنیا لە برگە یەکەمدا دەستەواژەی یان کۆتایی پێهێنانیان لا ببرێت. پێشنیاری سێیەم وەک خۆی تەنیا لە برگە یەکەمدا دەستەواژەی ئەگەر لا ببرێت. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 6 یەکەم وەزیر دەتوانێت لە هەر کاتێکدا لەسەر ڕاستپاردەی بەڕێوەبەری گشتی بڕیار لە ڕاگررتنی لێکولینەوەکان یان کۆتایی پێهێنانیان بدات لە هەردوو باری نقومکردن یان پاڵپشتیکردن بەبێ سەپاندنی ڕێوشونی بەرەنگاربوونەوەی نقومکردن یان ڕێوشونی قەرەبووکردنەوە. ئەگەر هاوردەکار بەلێننامە پێشکەش بکات و تێیدا بەلێن بدات بە پێداچوونە بە نرخی بەرهەمەکە یان ڕاگررتنی هاوردەکردنی بۆ هەرێم بە نرخی نقومکار یان پاڵپشتی کراو. دوام وەزیر دەتوانێت بڕیار بدات بە تەواوکردنی لێکولینەوەکان و بێرای قبولکردنی ئەو بەلێننامەیە کە لە برگەی یەکەمی ئەم مادەیەدا دەخنووس کراوە. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 6 چوار پێشنیار هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە، هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە، کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ بەڵێ یەک کەسی لەگەڵا ببوورە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە، دوو کەسی لەگەڵا. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری چوارەمەوە خۆی. بەڵێ بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 7 فەرموو بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 7 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی لە هەردوو خاڵی 1 و 2 ئەم برگەیەدا لە خاڵی یەکی برگەی یەکەمدا دەستەواژەی باوەڕپێهێنەر نەبوو بکرێتە بەڵگەنامەی تەواو نەبوو. دوو خاڵی دووی برگەی یەکەم بەم شێوەیە لێ بکرێت. دوو ئەگەر داواکاریەکە بکەشێنرێتەوە بەڵام بە مەرجێک پێچەوانەی بەرژەوەنی گشتی بێت. پێشنیاری دوام وەک خۆی مادەی 7 یەکەم وەزیر لەسەر ڕاستپەردەی بەڕێوەبەری گشتی بڕیاری کۆتایی پێهێنانی لێکۆلینەوەکان دەدات بەبێ گرتنەبەری ڕێوشونی کۆتایی لە یەکێک لەم بارانەی خارەوە. یەک ئەگەر بەڵگەنامەی پێشکەشکراو لەسەربوونی پیادەکاری زیانبەخش یان جووری زیانەکان باوەڕپێهێنەر نەبوو یان ئەگەر پەیوەندی هوکاری لە نێوان پیادەکاری زیانبەخش و زیانەکانی بەرهەمی خۆمالیدا نەبوو. دوو ئەگەر داواکاریەکە بکەشرێتەوە و ئەم ڕێکارەش پێچەوانەی بەرژەوەنی گشتی نەبێت. سێ ئەگەر پەراوێزی نقومکردن یان بڕی پاڵپشتیکردن یان قەبارەی هاوردەکردن کەمتر بێت لەو بڕە دیاریکراوانەی کە بە پێی ڕێنمایی پشتبەست و بەم یاسایە دەردەچێت. دوام وەزیر لە کاتی کۆتایی پێهێنانی لێکۆلینەوەکان بە پێی حکومەکانی برگەی یەکەمی ئەم مادەیە ئەم بڕیارانەی خۆرەوە دەدات. یەک کۆتایی پێهێنانی ڕێکاری خێرا و گەڕاندەوە بڕی ئەو بارمەتە و دەستەبەرانەی کە بە پێی برگەی یەکەمی مادەی نوێی ئەم یاسایە وەردەگیرن. دوو هەڵوەشانەوەی ئەو بەلێنامەیە کە بە پێی حکومەکانی مادەی 6 ئەم یاسایە پێشکەش دەکرێن. پێشنیاری سێیان پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند. مادەکە وەک خۆی تەنیا خاڵی دوو لە برگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت. دوو ئەگەر داواکاریەکە بکەشێنرێتەوە بە مەرجێک پێچەوانەی بەرژەوەندی گشتی نەبێت. بەڵێ زۆر سپاس. مادەی 7 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم هەر بە ڕێزێکی لەگەڵا؟ بەڵێ یەک کەس. پێشنیاری دووەم هەر بە ڕێزێکی لەگەڵا؟ دوو کەس. پێشنیاری سێم هەر بە ڕێزێکی لەگەڵا؟ پێشنیاری لیژنەی هاوبەشە؟ ڕاستەکەی دکتۆر بەڵێ بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 8 فەرموون. سەبارەت بە مادەی 8 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی مادەی 8 یەکەم ئەگەر وەزیر بڕیاری بەردەوامی لێکۆڵینەوەکان بدات ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی دەبێت بەم شێوەی خوارەوە تەواویان بکات. یەک
پەیوەست بێ بە پاڵپشتیکردنیان قومکردن لە ماوەیەک لە 6 مانگ لە ڕێکەوتی ڕاگەاندنی دەستکردن بە لێکۆڵینەوەکان تێپەڕ نەکات. دوو ئەگەر پەیوەست بێت بە زیادکردنی بێپاساوی هاوردە لە ماوەیەک لە 3 مانگ لە ڕێکەوتی ڕاگەاندنی دەستکردن بە لێکۆڵینەوەکان تێپەڕ نەکات. دووەم تاوتوێکردنی داواکاری وەرگرتنی ڕێوشوێنی پاراستنی بەرهەمە خۆماڵەکانی ئەنجامدانی لێکۆڵۆ ڕێگر نەبێت لە بەردەم تاواکردنی ڕێکارە گومرکیەکان تەخلیصی گومرکی. بەڵێ هەر ئەندامێکی بەڕێزی راپۆرتەکە بێنن بۆ بەڕێزانێکیانێ هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ مادەی 8 وەک خۆیەتی وەک خۆی هیچ دەستکارێکی نەکراوە. بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە هیچ گۆڕانکاریەک نەکراوە وەک خۆیەتی بۆیە کاک جەلالیش بە پەلە خوێندەوە. بەڵێ بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. پێش مادەی 9 دکتۆر ڕێبوار وەرەگرین فەرموو کاک ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆ عادەتەن ئەگەر پێشنیار نەبوو پێویست ناکە بخرێتە دەنگدان لە بەرەوەی تەحسیل حاصلە. سپاس. زۆر سپاس ئەبێ هەمووی بخێنە دەنگدان. مادەی 9 ئەی چۆن بیخێنە ناو قانونەکەەوە دواتر بەبێ دەنگدان. مادەی 9 سەبارەت بە مادەی 9 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادەی 9 یەکەم وەزیر لەسەر ڕاستپاردەی بەڕێوەبەرایەتی گشتی بڕیاری گرتنەبەری ڕێکاری خێرا بەرامبەر بە بەرهەمی هاوردەکراوی بابەتی لێکۆڵینەوە دەدات. ئەگەر گەیشتە ئەو بڕیارە بەراییەی کە پیادەکاری زیان بەخش بەرامبەر بەرهەمی لێکسویان بەرهەمی ڕکابەربوونی هەیە بەمەرج جێگلانی کەم 30 ڕۆژ بەسەر دەستپێکردنی لێکۆڵینەوەدا تێپەڕ بوو بێ و ڕێکارەکان بەم شێوەیە خوارەوە دەبن. یەک سەپاندنی ڕسمی نقومکردن لەسەر بەرهەمی هاوردەکراوی بابەتی لێکۆڵینەوە کە بە شێوەی بارمتەلای دەستەی گشتی گومرگەکان سپاردە دەکرێت. دوو پابندکردنی کەسی هاوردەکار بە پێشکەشکردنی دەستەبەری گەرنتیکار بە بڕێکی یەکسان بە پەراوێزی نقومکردن. سێ پابندکردنی کەسانی هاوردەکار لە وڵاتانی پاڵپشتیکار بە پێشکەشکردنی دەستەبەری گەرنتیکار بۆ دەستەی گشتی گومرگەکان بە بڕێک کە یەکسان بێ لەگەڵ بڕی پاڵپشتی پێشکەشکراو. چوار لە حاڵەتی زیادکردنی بێ پاساوی هاوردا زیادکردنی ڕسمی گومرگی یان پابندکردنی کەسانی هاوردەکار بە پێشکەشکردنی دەستەبەری گەرنتیکار بۆ دەستەی گشتی گومرگەکان و بە بڕی یەکسان لەگەڵ ئەو زیانەی بە بەرهەمهێنە خۆماڵیەکان کەوتووە و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتیەوە دیاری کراوە. 5 پابندکردنی هاوردەکار بە پێشکەشکردنی ئەو بەڵێننامەیەی لە مادە 6 ئەم یاسایە دەقنووس کراوە بۆ وەزارەت. دووەم بەڕێوەبەرایەتی گشتی گومرگەکانی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی و دەستەی گشتی گومرگەکانی دەسەڵاتی ئیتیحادی ئەو ڕێکارە خێراییانەی کە لە بەڕگەی یەکەمی ئەم مادەیەدا دەقنووس کراون لە دوای بڵاوکردنەوە لە 2 ڕۆژنامەی ڕۆژانە جێبەجێ دەکەن. سێەم یەک ئەگەر بڕیاری گرتنەبەری ڕێوشوێنی کۆتایی بە پێی حکومەکانی ئەم یاسایە دەرچوو ئەوە ڕێکارە خێراکان کۆتاییان پێدەهێنرێت و بارمتەکان یەکلایی تەسویە دەکرێنەوە و دەستەبەرە پێشکەشکراوەکانی هەڵدەوەشێندرێنەوە لە بەرامبەردا ڕسمی نقومکردن یان ڕسمی قەرەبووکردنەوە وەردەگیرێت. دوو ئەگەر بڕیار بە وەرنەگرتنی ڕێوشوێنی کۆتایی دەرچوو ئەوە ڕێکارە خێراکان کۆتاییان پێدەهێنرێت و دەستەبەرەکان هەڵدەوەشێندرێنەوە و ئەو بارمتانەی پێشکەش کراون دەگەڕێندرێنەوە. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکە وەک خۆی تەنیا خاڵی دوو لە بڕگەی سێمی ئەم مادەیە بەم شێوەیەی لێ بکرێت. دوو ئەگەر بڕیار بە نەگرتنەبەری ڕێوشوێنی کۆتایی دەرچوو ئەوە ڕێکارە خێراکان کۆتاییان پێدەهێنرێت و دەستەبەرەکان هەڵدەوەشێندرێنەوە و ئەو بارمتەی پێشکەش کراون دەگەڕێندرێنەوە. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 9 تەنها دوو پێشنیارمان هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری لیژنەی هاوبەشە کە پێشنیاری دووەمە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 75 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 10 سەبارەت بە مادەی 10 سێ پیشنیار هەیە. پیشنیاری یەکەم مادەکە وەکو خۆی تەنیا 1/5 بکرێتە 3 چارێک.
پشنیاری دووەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت ئەگەر داواکاریەکە پێیوەست بێ بە بەرهەمێکی گشتوکاڵی کە ئەگەری تێکچوونی هەیە ئەوە مانەوەی بۆ لێکۆڵینەوە ڕێکارەکانی دەرکردنی بڕیار لە مادەکانی پێشوو دەقنووسکراون بۆ 1/5 ئەم ماوەیە کەم دەکرێتەوە. پشنیاری سێەم وەکو خۆی مادەدە ئەگەر داواکاریەکە پێیوەست بێ بە بەرهەمێکی کشتتوکاڵی ئەو مانەوەی بۆ لێکۆڵینەوە وەرگیراون دەرکردنی بڕیار لە مادەکانی پێشوو دەقنووسکراون بۆ 1/5 ئەو ماوەیە کەم دەکرێتەوە. سەبارەت بە مادە 11 دوو پشنیار بابی خێنە دەنگدا سەبارەت بە مادەیدا هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە سێ پێشنیار هەیە بەڵێ یەک کەس هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە دوو کەس سێ کەس هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی دوای ئەوە سەبارەت بە مادەی 11 دوو پشنیار هەیە پشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت دادگای تایبەتمەند دەتوانێت ڕێکاری خێرا ڕابگرێت ئەگەر بۆی دەرکەوت ئەم ڕێکارە نێرێنی هەبوو لەسەر بەرهەمهێنی خۆماڵیتر یان بەکاربەران یان بەرژەوەندی گشتی. پشنیاری دووەم وەکو خۆی مادە 11 سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەتوانێت ڕێکاری خێرا ڕابگرێت ئەگەر بۆی دەرکەوت ئەم ڕێکارە لێکەوتەی نەرێنی هەبوو لەسەر بەرهەمهێنی خۆماڵی تر یان بەکاربەران یان بەرژەوەندی گشتی. بەڵێ بەڕێزان بۆ مادەی 11 دوو پێشنیار هەیە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە بەڵێ دوو کەس هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا زۆر سپاس. سەبارەت بە مادەی 12 هیچ پشنیارێک نییە وەکو خۆی. مادە 12 بەڕێوەبەراتی گشتی لە دوای تەواوکردنی لێکۆڵینەوە لە چوارچێوەی راپۆرتێکدا پاڵپشتی بە بەڵگەنامە و زانیاری پشتڕاستکراو ڕاستپاردە ئاراستەی وەزیر دەکات. تێدا ئەو دەرئەنجامانە دەخاتە ڕوو کە دووبارەی پێداگیری زیانبەخش و زیانەکان و پەیوەندی هۆکاری لە نێو ئەندا پێشکەش پێگەیشتووە. سەبارەت بە مادەی 12 وەک خۆی هیچ پێشنیارێک نیە هەر بە ڕێزێکی لەگەڵە بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان پەسەند کرا مادەی دوای ئەوە بەڕێزان فەرموون بیخوێنەوە بە مادەی 13 بەس یەک تۆز لەسەر خۆت باشە گولیزارخان ئەوەی خۆت کوژێنیتەوە بێ زەحمەت زۆر سپاس بەڵێ. سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە پێشنیار یەکەم مادەکەوەک خۆی تەنیا لە خاڵی یەکەم بڕگی یەکەمدا 10 ڕۆژ بکرێتە 7 ڕۆژ پێشنیاری دووەم وەکو خۆی مادەی 13 یەکەم وەزیر لە زێر ڕۆشنایی ڕاستپاردەی بەڕێوەبەری گشتی ئامادەپێدراو لە ئامادەی 12 ئەم یاسایەدا بڕیاری سەپاندنی ڕێوشێنی کۆتایی بەرەنگاربوونەوەی پیادەکانی زیانبەخش دەدات بۆ مەرجەی جۆر و قەبارە و ئاستی پیادەکردنی ڕێوشێنەکان لە خۆ بگرێت و ئەم بڕیارە لە ماوەی 10 ڕۆژ لە ڕێکەوتی دەرچوونیەوە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران دەکرێت بۆ پەسەندکردن. دووەم ئەگەر گرتنەبەری ڕێوشێنی کۆتایی ڕەت بکرێتەوە ئەوە داوا دەکرێت داواکار ناتوانێت داواکاریەکی تر پاڵپشت بە هەمان ئەو واقع و هۆکارانی کە داواکاری یەکەم داهاتوون بەر لە پێدان
لە تێپەڕبوونی ماوەی 180 ڕۆژ لە ڕێکەوتی بەرکاربوونی بڕیاری وەزیر پێشکەش بکاتەوە. دووەم وەزیر بۆ بەرەنگاربوونەوەی پیادەکردنی زیانبەخش ئەم ڕێوشوێنانەی خوارەوە دەگرێتە بەر یەک ڕێوشێنی بەرەنگاربوونەوە و نقومکردن بۆ سەپاندنی ڕسمی نقومکردن بە جۆرێک یەکسان بێت بە پەراوێزی نقومکردن. دوو ڕێوشێنی قەرەبووکردنەوە بە سەپاندنی ڕسمی گومرگی قەرەبووکردنەوەی بە پێی یاسا کە یەکسان بێت لەگەڵ بڕی پاڵپشتیکردنی بەرهەمی هاوردەکراو بۆ هەرێم سێ ڕێوشێنی خۆپاراستنی بۆ بەرەنگاربوونەوەی زیادکردنی بێپاساوی هاوردە بە سنووردارکردنی ئەو بڕی ڕێگە بە هاوردەکردنی دەدرێتیان بە سەپاندنی پێناسی گومرکی لەسەر بەرهەمی هاوردەکراو یا زیادکردنی پێناس یا هەر ڕێکارێکی یارمەتی بەرهەمهێنی خۆماڵی بدات لەسەر خۆگونجاندن لەگەڵ بەرهەمهێنی هاوردەکراو بەرهەمی هاوردەکراو بۆ مەرجەی کاریگەری نەبێت لەسەر بەرژەوەندی گشتی و بەکاربەری ناوخۆیی نەبێت. دوو سێم سەپاندنی ڕێوشێنی کۆتایی تایبەت بە پاراستنی بەرهەمی کشتتوکاڵی دوای ڕەزامەندی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دەبێت. سەبارەت بە پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند مادەکەوە خۆی تەنیا لە خاڵی دوو بڕگەی یەکەم ئەم مادەیە بەم شێوەی لێ بگرێت. ئەگەر گرتنەبەری ڕێوشێنی کۆتایی ڕەت بکرێتەوە پاڵپشت بە هەمان ئەو بابەت و هۆکارانی لە داواکاری یەکەم داهاتوون بەر لە تێپەڕبوونی ماوەی 180 ڕۆژ لە ڕێکەوتی بەرکاربوونی بڕیاری وەزیر نابێت داواکاریەکی تر پێشکەش بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک جەلال. سەبارەت بە مادەی 13 سێ پێشنیار هەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە یەک ئەندام هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە یەک ئەندام هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری لیژنەی هاوبەشە بەڵێ سپاس بەدەنگی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 14 فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 14 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی یەکەم ئەنجومەنی وەزیران دەتوانێت لە ماوەی 15 ڕۆژدا بڕیاری وەزیر بە سەپاندنی ڕێوشوێنی کۆتایی پەسەند بکایە ڕەتی بکاتەوە. دووەم ئەگەر ئەنجومەنی وەزیران لەو ماوەیەی کە لە خاڵی یەکەمدا دیاری کراوە بڕیاری نەدا ئەوە بڕیاری وەزیر بە پەسەندکراو دادەنرێت. پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند بڕگەکانی یەکەم و دووەم بکرێتە یەک بڕگە و بەم شێوەیە لێ بکرێت. ئەنجومەنی وەزیران دەتوانێت لە ماوەی 10 ڕۆژدا بڕیاری وەزیر بە سەپاندنی ڕێوشوێنی کۆتایی پەسەند بکایە ڕەتی بکاتەوە و ئەگەر لە ماوەی دیاریکراودا بڕیاری نەدا ئەوە بڕیاری وەزیر بە پەسەندکراو دادەنرێت. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 14 تەنها دوو پێشنیار هەیە وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کە پێشنیازی یەکەمە. بەڵێ دوو ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. سەبارەت بە پێشنیازی دووەم پێشنیازی لیژنەی تایبەتمەند هەردوو لیژنەی تایبەتمەند هەر بەڕێزێکی لەگەڵە. بەڵێ بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی مادەی 15 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی. مادەی 15 یەکەم گرتنەبەری ڕێوشوێنی کۆتایی دەبێت بە بڕە بێت کە بوو بەرگرتن لە ڕوودانی زیان یان لابردنی زیان پێویستە بە جۆرێک دەرفەت بداتە بەرهەمهێنی خۆماڵی دۆخی خۆی لەگەل بەرهەمی هاوردەکرا و پاراستنی بەرژەوەندیەکانی هەرێم بگونجێنێت. دوام نابێت بڕی ئەو ڕسمە گومرگیانەی بوو بەرەنگاربوونەوەی نقومکردن یان پاڵپشتیکردن بە پێی یاسا دەسەپێندرێت زیاتر بیت لە پەراوێزی نقومکردن یان بڕی پاڵپشتیکردن و دەکرێت بە بڕێکی کەمتر دیاری بکرێت ئەگەر ئەو بڕە لابردنی کاریگەریەکانی زیان مسوگەر بکات و هەر زیادەیەک لە ڕسمی گومرگی وەرگیرە و کە زیاترە لە پەراوێزی نقومکردن یان بڕی پاڵپشتیکردن لا دەبرێت. سێەم نابێت هەمان بەرهەمی هاوردەکرا و لە هەمان کادا بوو ڕێوشوێنی بەرەنگاربوونەوەی نقومکردن و ڕێوشوێنی قەرەبووکردنەوەش ملکەج بێت هەرچەندە لە یەک کادا نقومکەر و پاڵپشتیکراویش بێت. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 15 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە بادەنگی پێبدا. فەرموون.
بەڵێ زۆر سپاس بە دەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند سەبارەت بە مادە 16 چوار پیشنیار هەیە. پیشنیاری یەکە مادەکە وەکو خۆی تەنیا لە خاڵی بای خاڵی دوو بەرگەی دووەمدا دەستەواژەی بەڕێوەبەرایەتی گشتی بکرێتە لیژنە. پیشنیاری دووەم مادەکە وەکو خۆی تەنیا بەرگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت. یەکەم جێبەجێکردنی ڕێوشوێنی کۆتایی لەسەر بەرهەمە خۆماڵیەکان بە شێوەیەکی کاتی و تایبەت لە 5 ساڵ زیاتر بێت. پیشنیاری سێەم وەکو خۆی مادە 16 یەکەم جێبەجێکردنی ڕێوشوێنی کۆتایی بە شێوەی کاتی و نابێت لە 5 ساڵ زیاتر بێت. دووەم یەک ڕێوشوێنی کۆتایی بەرەنگاربوونەوەی نقمکردن و پاڵپشتیکردن بە درێژایی ماوەی بەردەوامبوونی حاڵەتی نقمکردن و پاڵپشتیکردن بەردەوام دەبێت. دوو ئەلیف بەڕێوەبەراتی گشتی لە خۆیەوە یان لەسەر داوای کەسێک پەیوەندیدار داوای پێشکەشکردنی پاساو بۆ لەگەڵی پەیوەست بێ پێش تەوابوونی ماوەی ڕۆیشتنی کۆتایی دەتوانێت پێداچوونەوە بەو ڕێوشوێنەدا بکات. بە ئەگەر بەڕێوەبەراتی گشتی بۆی دەرکەوت کە بەردەوامی ڕێوشوێنی کۆتایی پاساوی نەماوە ئەوە بەگرتنەبەری ڕێکاری یاسایی بە ڕەزامەندی وەزیر دوای پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی وەزیران کۆتایی چوارەم پیشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند. مادەکە وەکو خۆی تەنیا خاڵی دوی ئەلیف لە بەرگەی دووەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت. ئەلیف بەڕێوەبەراتی گشتی خۆی لە سەر داوای کەسی پەیوەندیدار دوای پێشکەشکردنی پاساو و بەڵگەی پێویست پێش تەواوبوونی ماوەی ڕێوشوێنی کۆتایی دەتوانێت پێداچوونەوە بەو ڕێوشوێنەدا بکات. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 16 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. سەبارەت بە پێشنیازی دووەم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. سەبارەت بە پێشنیازی سێم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە یەک ئەندامی لەگەڵە. سەبارەت بە پێشنیازی چوارەم پێشنیازی هەردوو لیژنەی تایبەتمەند زۆر سپاس بە دەنگی 59 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 17 سەبارەت بە مادەی 17 هیچ پیشنیارێک نییە وەکو خۆی. مادە 17 بەڕێوەبەراتی گشتی گومرگەکانی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی و دەستەی گشتی گومرگەکانی دەسەڵاتی فیدرالی ڕێوشوێنی کۆتایی جێبەجێ دەکات. بەڵێ بەڕێزان مادەی 17 هیچ پێشنیارێک نییە ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەتی وەک خۆی پەسەند بکرێت. بە دەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی دوای ئەوە فەرموون. تەواو فەرموون کاگوزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 18 سێ پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لە بەرگەی یەکەمدا بەڕێوەبەراتی گشتی گەشەپێدانی پێشەسازی توزیع خێراکە. مامۆستاگیان سڵاو بێ باشی ئەحواڵە شکر باشی مەمنونم سپاس دەکەم سەلام چی بوو کاکە ژار
سڵاو ئەم کاتتان باش دوای ئەوەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر سزای زیندانیکردنی 6 ساڵ بۆ 5 لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی بادینان دەرکرد دوای با بڵێن سەپاندنی سزاکە و جێبەجێکردنی سزاکە تاکوی ئێستا ڕێگە نەدراوە هیچ کەسێک ئەم با بڵێن زیندانیانە ببینێت و لیژنەی کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان چەند جارێکە هەوڵی داوە و لە ڕێگەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە هەوڵی ئەوەیاندا سەردانی ئەم زیندانیانە بکەن ئەمڕۆ لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان لەلایەن لیژنەوەکەوە با بڵێن داوا لە سەرۆکاتی پەرلەمان کە ئەوان داوایەکیان پێش کردووە و سەرۆکی پەرلەمان پێ ڕاگەاندن بەیانی پێشەمە دەتوان سەردانی ئەم زیندانیانە بکەن بۆ زانیاری زیاتر من ئێستا قسە لەگەڵ گولستان سعید جێگری سەرۆکی لیژنەی کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤ لەگەڵا گولستان خانم کاتت باش ئێوە لە کێوە بە دیاریکراوی ئەم داوایەتان پێش بە سەرۆکاتی پەرلەمان ئێمە لە سێ بزەبت سێ ئەم داواکاریەمان پێشکەش کرد بە نووسراوە بەڵام زۆر کاتی تر بە وتە بە شەفەهی داوامان کردووە و بەردەوام جەختمان کردوەوە لەسەرەوەی کە ئێمە پێویستە ئەو سزادراوانە ببینین و پێشتر کاتێککە گیرا بوون پێش حکومدانیان من بۆ خۆمەکو جێگری سەرۆکی لیژنەکە زۆر کات لە ناو کۆبوونەوەی لیژنەکەدا جەختم لەسەر ئەوە کردەوە کە پێویستەکە ئێمە بڕۆین ئەم گیراوانە ببینین بۆ ئەوەی لە ڕەوشی ژیانیان لە ڕووی بەرجەستەکردنی مافی مرۆڤەوە بپرسینەوە ئاگادار بین لیان وێڕای ئەوەی کە ئێمە 4 پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە هەردوو ڕۆژی دادگایکردنەکەدا ئێمە لەوێ ئامادە بووین دواتر ئەم بینین و ئەم شایەتیدانەی ئێمە لە کاتی دادگایکردنەکەدا بینیمان بە ئیمزای هەر 4 پەرلەمانتارەکە ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانمان کرد بۆ ئەوەی ئاگادار بێ لە ڕەوشی دادگایکردنەکە و ئاگادار بێ لە شێوازی مامەڵەکردن لە ناو دادگایەکە لەگەڵیاندا ئەمە وێڕای ئەوەی کە من بۆ خۆم هەر لە کاتی دادگایکردنەکەدا نووسراوێکم ئاراستەی بەڕێز دادوەر کرد دادوەری ئەو دادگایە کە ڕێگە بدا ئێمە وەکو پەرلەمانتاران بیان بینین ڕێگریان لێ کردین دواتر داوامان کرد خانەوادەکانیان ئەمانە ببینن لەوێدا جارێکی کە ئەنجومەنی ئاسایش ڕێگریان کرد کە ئەمانە بۆ ئێمە ماینی گەرانی بوو چکە ئێمە وا ئەبینین کە پەرلەمان دەستگایەکی باڵای هەرێمی کوردستانە و دەستگایەکە کە شوێنی خەڵکی کوردستانە کە ئەبێ ئەم دەستگایە ڕۆڵ و کاری بەرچاوی خۆی هەبێت بۆ هاوڵاتیان و هاوڵاتیان متمانی زیاتر بەم دەستگایە و بە نوێنەرەکانی خۆیان بکەن کە چۆن بەدواداچوون بۆ کێشە و گرفت و کەم و کورتیەکان ئەکەن لە ناو دەستگاکانی جێبەجێکردنە. گولستاخان بە دیاریکراوی بانی کاتژمێر چەند ئێوە دەچن سەردانیان دەکەن و پێیان وتونە لە کام زیندانی لە شوێن ئێستاوان ئێمە ڕاستەکەی ڕاستە سەرۆکی پەرلەمان ئاماژەیدا کە ئێمە بەیانی ئەتوانین ئێمە تەنیا نامەیەکمان لە سەرۆکی لیژنەکەمانەوە ئاراستە کرا کە سبەینێک کاتژمێردا لە حوشی پەرلەمان ئامادە بین دیارەکە لێرە کۆبووینەوە بە دوای ئەوەدا ئەوەیە کە ئێمە چینە ئەو سەردانیە بەڵام ئیتر ئێمە ڕاستەکەی نازانین بزەبێت کاتژمێر چەند لەوێ ئەبین و لەبەرەوە ئێمە لە جەلسەیە بووین بۆیە پرسیارەکەمان نەکردوگینە ئاسایە بپرسین و نازانین ئەوانە لە کوێشن بۆیە ینی لەوەیە کە سەرۆکی لیژنەی ئێمە زۆر ئاگداری تەفاسیلی زیاتر بێ بەڵام ئێمە بەهۆی دانیشتنی پەرلەمانەوە ڕاستەکەی پرسیارەکانمان ئاراستە نەکردو نازانین لە ئێستا بەدوات پرسیار بکەم ئێوە بەیانی قەرارە سەردانی ئەمانە بکەن لەلایەن خانەوادەی یاخود کە سوکار یاخود هاوسەر و منداڵەکانی ئەو گیراوانە هیچیان پێوتون هیچیان پێداون بۆی بەیانی ئێوە لەگەڵ سەردانی کردنەکە پێیانی بگێنن ئەمە هیچێک لەو خانەوادانە پەیوەندیکی ئۆتۆیان بە لیژنەکەەوە نەکردو لەوانەیە بە شخصی هەندێک جار نامۆشتیان نووسی بێت یا داوایان کرد بێت هەواڵێکی ئەوانەیان بینێ بەڵام ئێمە لەبەرەوەی هەتا ئێستا بەڕاستی ئەو زیندانی کراوانەمان نەبینیوە نەمانتوانیوە هەواڵ بدەینەوە بە خێزان و خانەوادەکانیشیان بۆیە ئێمە تەمەنا ئەکەین بەیانی کەشێکی ئازادانە ئێمە بتوانین ئەوانە ببینین و بتوانین لە معاناتەکانیان تێبگەین و بتوانین لە گرفتەکانیان گوێگر بین و بتوانین هاوکار بین بۆ ئەوەی کە کار ئاسانی بۆ ئەوان بکەین لە ڕووی بەرجەستەکردنی مافی مرۆڤ و ئەو پێداویستیانەی کە ئەوان لە ناو زیندان هەیەە.
سپاس بۆ جەناب. سپاس دەگەڕم وڵاتان دەمێ ئاماژە بۆ بکەم هەرچەندە جگری سەرۆکی لیژنەی مافرۆ باسی لەو کرد تاکو ئێستا نازانرێت ئەمانە لەکوێن و بەیانی لەکوێ دایان بینین بەڵام خۆی ئاماژەی بۆ کرد بەیانی کاتژمێردا ئامادە دەبن و ئەوەی سەرۆکی پەرلەمانی ژووتی دەتوانن بەیانی کاتژمێر دەونی و ئەم زیندانیانە ببینن. لەسەر بەرهەمە خمۆلیەکان هەبێت لە وەرزی پێگەیشتندا. بەڵێ زۆر سپاس. مادەی 22 هەرندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 23 سەبارەت بە مادەی 23 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی مادەی 23 دامەزراوە فەرمانگەکانی کەرتی گشتی لە گرێبەستەکانی کڕین و گرێبەستی پرۆژەکاندا پشتپس بە و بەرهەمە خۆماڵیانەی دەبەستن لەگەڵ پێوەدانێک کە خەسڵەتەکانی داواکارەکاندا هاوتان و لایەنی بەرهەمهێنی ناوخۆیەوە بەرهەم دەهێنرێت. بەڵێ زۆر سپاس. مادەی 23 هیچ پێشنیارێک نییە وەک خۆی هەرندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 24 سێ پێشنیارەیە. پێشنیاری یەکەم مادەکەوەک خۆی تەنیا بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت. یەکەم ئاشکراکردنی زانیاریە نهێنەکانی تایبەت بە لێکۆڵینەوە و ڕێکارەکان و ڕێوشێنەکان لەلایەن کەسانی پەیوەندیدار و فەرمانبەرانەوە قەدەغەیە بە ڕەچاوکردنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری ژمارە 11 ساڵی 2013. پێشنیاری دووەم وەکو خۆی مادەی 24 یەکەم ئاشکراکردنی زانیاریە نهێنیەکانی تایبەت بە لێکۆڵنەوە و ڕێکارەکانی ڕێوشێن لەلایەن کەسانی پەیوەندیدار و فەرمانبەرانەوە قەدەغەیە دووەم سەرەڕای هەر سزایەک لە یاسای بەرکارەکاندا هەیە هەر فەرمانبەرێک هەر کەسێکی تر سەرپێچیەکی حکومەکانی بڕگەی یەکەمی ئەم مادەیە بکات بە پێبژاردنێک سزا دەدرێت کە لە 10 ملیۆن دینار کەمتر نەبێت و لە 20 ملیۆن دینار زیاتر نەبێت. سوپاس. پێشنیاری سێم پێشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەندە مادەکەوە خۆی بڕگەی یەکەم بەم شێوەی لێ بکرێت درکاندنی هەر زانیاریەکی نهێنی کە تایبەت بێت بە لێکۆڵینەوە ڕێکارەکان و ڕێوشێنەکان لەلایەن کەسانی پەیوەندیدار و فەرمانبەرانەوە بە تاوان ئەژمار دەکرێت بە پێی یاسا بەرکارەکان. بەڵێ بەڕێزان ئێمە بۆ مادەی سێ کەس 4 کەس هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیازی دووەمە وەک خۆی کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێ لەگەڵ پێشنیازی سێهەمە پێشنیازی هەردوو لیژنە. بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵێ سەبارەت بە مادەی 25 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی مادەی 25 وەزیر بە هەماهەنگی لەگەڵ وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەزیری دارایی و ئابووری و ڕێنمایی پێویست و بۆ ئاسانکردنی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە دەردەکات. بەڵێ مادەی 25 وەک خۆی هیچ پێشنیارێک نییە. بەدەنگی 63 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 26 سەبارەت بە مادەی 26 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ دەکەن. مادەی 26 وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڕێزان فەرموون یەک پێشنیازەیە وەک خۆی.
بەدەنگی 68 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 27 سەبارەت بە مادەی 27 هیچ پێشنیارێک نییە وەکو خۆی ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. بەڵێ بەڕێزان وەک خۆی مادەی 27 هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. هۆیەکانی دەرچواندن سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پیشنیار هەیە. پیشنیاری یەکەم وەکو خۆی هۆیەکانی دەرچواندن لە پێناو بنیادنانی کەرتی پیشەسازی و کشتتوکاڵی خۆماڵی و پاراستنیان لە پیادەکاری زیان بەخش کە دەبێتە هۆکاری لە دەستدانی ڕەگەزەکانی کێبەرکەی ڕەوا دادپەروەرانە بە مەبەستی ڕەخساندنی دەرفەتی گونجاو بۆ بەرهەمهێنەوەی خۆماڵیەکان و بەرزکردنەوەی توانەکانیان و ئامادەکاریان بۆ کێبەرکێکردن لە بازاری ناوخۆیی و نێودوڵەتیدا ڕاچاوکردنی بەرژەوەندی بە کاربەری ناوخۆیی بە ئاراستەی کەمکردنەوەی کاریگەری نەرێنیەکانی بۆ نزمترین ئاست وەڕێگرتن لە بەرزبوونەوەی بەهای بەرهەمە پارێزراوەکە لە بازاری ناوخۆیی ئەم یاسایە دەرچوێنرا. پیشنیاری دووەم پیشنیاری هەردوو لیژنەی تایبەتمەند لە پێناو گەشەپێدان و پاڵپشتیکردن کەرتی پیشەسازی و کشتتوکاڵی خۆماڵی و پاراستنی لە زیان کە ببێتە هۆی لە دەستدانی کێبەرکەی ڕەوای دادپەروەرانە و ڕەخساندنی دەرفەتی گونجاو بۆ بەرهەمی خۆماڵیەکان و بەرزکردنەوەی توانەکانیان و ئامادەکاریان بۆ کێبەرکێکردن لە بازاری ناوخۆیی و جیهانی و ڕاچاوکردنی بەرژەوەندی بە کاربەری ناوخۆیی بە ئاراستەی کەمکردنەوەی کاریگەری نێرینیەکان وەڕێگەگرتن لە بەرزبوونەوەی نرخ و بەرهەمە خۆماڵیەکان ئەم یاسایە دەرچێنرا. بەڵێ بەڕێزان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن دوو پێشنیازەیە. یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کەسی لەگەڵ نیە. دووەم پێشنیازی هەردوو لیژنە بەڵێ بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. بەدەنگی 72 ئەندامی پەرلەمان پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان عێراق پەسەند کرا. پیرۆزبایی لە خۆمان لەگەلی کوردستان لە بەرهەمهێنە خۆماڵیەکانی کوردستانەکەین و زۆر سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان پشوویەک وەرەگرین بۆ سەعات 2 ئەگەڕێینەوە.